الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشوستانم لخزمت تفسير سورة التوبة جيان بسر أبين 15 آيات لم سورة رب العالمين باسي هلوشانوي عهد بيماني كافران دواتر هانداني مسلمانان بو جنكردن لغل كافرانا. لدواي أمانة أفرمي أم حسبتم أن تتركوا ولما يعلم الله الذين جاهدوا منكم ولم يتخذوا من دون الله ولا رسوله ولا المؤمنين وليجا والله خبير بما تعملون. أم علماء بلاغا أم أمنا لأن أم منقطعا أم موضوعا ربطي بموضوع كيف يشوتر ونية باسي عهد بيمانو هلوشان وعهد بيمانو وأنا همي طواب لدواي أمي كخواي قورا هاني دان بوي عبدايتي كان هاني دان بوي جهاد كان هاني دان فرموي بأداتي تحضير ألا تقاتلون قوما نكثوا أيمانهم وهموا بإخراج الرسول أريد جناك نقل خلقانا كاكا عهد كان هلوشان وهميان كردوا بدر كردني في غمري خواه صلى الله عليه وآله وسلم. لدواي همو أمان فرمي أم حسبتم أري واقمان أبن وحساب أكن أن تتركوا كإثر ليتان أقرين أقر بيتو جهادنا كان لبينا يخواه جل جلاله وتصور كان خواه جل جلاله إثر محاسبة أنك تتركوا فعليك بنا مسهولة يعني لأيوة أجر دري واستان لأهين دري واستان لأهين دري كي واز أهيني آية رب العالمين واستان لأهيني إثر هر أوان دي أيوة نيوجي كانوا طاعتي كانوا عبداتي كانوا لميدان الجهاد النبن يان آية كافران واستان لأهينن بو حالي خوتانا وحسابها أكن أويك أفرمي آية رب العالمين تنهاب وندي كفاية أكال غلطانا أمان بهسترا بويا أفرمي ولما يعلم الله الذين جاهدوا منكم. بابي جهاد بابي كي زور قوري فقهي كي زور تايبتو قوري خويه تصحية وبرخداني كي زور قوري كإنساني مسلمان لأنه أم ميدانات درأك بالفت أبي بوي أفرمي إيو بيتانوايك واسان لأهنري حتاوكو رب العالمين كخوي علمي أول وآخري هي جوان روشنكات ولا روي عملي واقعية وتش مسلمانك جهادك لبيناوي خويا وتش مسلمان جهادناك. ولما يعلم الله الذين جاهدوا منكم كين أوانيك لنو عامتي مسلمانانا كدس أبن وويك جهاد كان لبيناوي خوايا جل جلاله. ليرى علماء أفرمون أصحاب هميان مجاهدون بو رب العالمين ليرى خطابك بو أمانك جابونوي منافقين لقل أصحاب الرازقوية لمسألة جهاد دركت إشكالي كتير دروسة خو منافقين جاسون بو جهاد منافقين النوم مدينة هموية نسون وجهات سياسته وند كذبون لغزوة كان دي قد ولا هم غزوة كان هن يان بلام للنواء قرانو يان بيش أوي كتاب الشرب أهاتنا يان لبنوا معلومات يان أداب كافر وجنج يان أكل هر جاري بجورك لشيء كان خوان أدزيوا بويا أفرمي حتى وكو جوان درك ولا ميدان جهاد كان نفاق وغير النفاق لم كاتا درك. طبعا مسألة جهاد إنسان روحي خوي ببخشة أستمع زور زحمته ممكن لمقدمات الجهاد منافقش داخل به لقل مسلمان بشيء دروا بس كبوا ميداني كشتني نفس هيج كذب بقدر كافر ترسنوغني لو مسألة منافقش طبعا لما منافقي جورا ونفاقي جورا بتشوك من هي نفاقي جورا إيماني نية أو كس شاهدين خواي جورا والله يشهد إن المنافقين لكاذبون خوا شاهدي أدا كمنافقان كاذبا كإيمان يعني بخوا كألن إيمان من هي بخوا رازقونين
مسألەی سەرەتای جیهاد یان دەرچوون بۆ جیهاد ممکنە لە غەزوەی تەبووکە چەند ناڕەحەت بوو لە سەرەتاکە و منافقین چوونە دەرەوە لە نیوێ ڕێیە گەڕان لە غەزوەکانی ترە لە یوخریجەن الأعز منها الأذل کە ئەو کەسانە عەزیز و گەورن بە خۆیانیان ئەوت زەیلەکان دەرەکەنە دەرەوە کە منافقەکان کەوا بوو مەیدانی جیهاد مەیدانی ئیمتیحانە ئیمتیحان ئەم ئاەتە بۆ جیایە لە ئاەتەکەی تر باسی ئیمتیحانەکە والله ئینسانی ئیماندار وا تەسەوور نەکە ڕەب العالەمین تاقی نەکاتەوە ڕزقی زۆرت ئەداتێ ئیمتیحانتەکە لێتە سەنێتەوە ئیمتیحانتەکە لەش ساغیت ئەداتێ ئیمتیحانەکە لێت وەرەگرێتەوە ئیمتیحانەدا ئەولادت ئەداتێ ئیمتیحانە لێت ئەسەنێتەوە ئیمتیحان هەموو ئیمتیحانە هەموو حیاتی ئێمە لەناو ئیمتیحانە زۆرمان هەیە لە چەندین ئیمتیحانە دەرەچێ بەڵام لە بڕێکی شاکەوێ بۆیە ئەڵێن مسلمانی کامڵ ئەو مسلمانیە گوناهی نەکردبێ ئەو مسلمانەیە خۆی لە یاد نەکردبێ ئەو مسلمانەیە ئەگەر نابڵێ گوناهی نەکردبێ کەس نییە و پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام کە ئێمە ئەڵێن ئەبێ مسلمان بەرەو کەماڵ بڕوە مەبەست ئەمە نییە بەرەو کەماڵ چوون ئیتر هیچ گوناه نەکە نەخوا لە یاد نەکە لە ئیمتیحانەکانە تێبگات چۆن ئیمتیحانەکرێ بۆیە ئەم مەیدانی ئیمتیحانە دوو شت زۆر گرنگە ئەگەر مسلمانان خوا لطفی کرد و هاتینەوە سەر دەسەڵات دوو خاو زۆر گرنگ لە جیهادا ئینسانی ئیماندار قەت دواکەوتوو نەبێ یەک دوو لە پشتەوە شتێک نەکە اعتیماد لەسەر شتێک غەیری خوادانەنێ واتە تەوەکولێکی حەقیقی بە خوا دابنێ هیچ پەیوەندێک بە کافرانەوە نەبێ ئەم دوو خاڵە زۆر گرنگە کە مسلمانان هاتنە سەر دەسەڵات ئەم دوو خاڵە هیچ مسلمانێک نابێ هەیبێ نابێ لە مەیدانی جیهاد و قتال ڕاکردە بێ نابێ پشکاتە دوژمنی وعینە ناش بێت ولم يتخذوا من دون الله ولا رسوله ولا المؤمنين وليجا خوا پیغمبری خوا صلی الله عليه وآله وسلم لەگەڵ ئیماندارانە بەس ئەمانە پشت و پەنای ئەم غەیری ئەمە پشت و پەنا بە هیچ شتێکی بە کافران نابەسی وشەی وەلیجە لە زمانی عەرەبیە کە خوای گەورە فەرمێ ئەمانە وەلیجە ناکەن لە غەیری خوا و پێغەمبەری خوا و ئیمانداران طبعا ولوج لأصل يعني الدخول دخول شيء في شيء بيؤتي ولوج خوي قال القرآن بكاري هنا وحتى يلج الجمل في سم الخياط يعني هتاوكو وشتر يا هندي وفرما أنا قريس بابلين وشتر نتشي بكوني درزية ماشي يلجي بكاري هنا يولج الليل في النهار ويولج النهار في الليل شك الشوروج لأخيرك والله أسن بناويك أم يعني أويان أروى كأنما بناويك أرون بوي أو تعبيري إخوائي قول أبو بكار هنا طبعا شوروج جياكر نوينية ناتواني كاتيك أزاني وردة أو شوهات بالينا بروجة وروجات بالينا بشو ببيع أو يدركي طبعا أنا قد دركي كردا مثلا توزة وستانة كبو إن جاء أو بهاتا يا كتوبر بهاتا أم هستذكر ولا أم الدنيا بوي خوي قروا شيء يولجوا بكارين وليجي يعني شيء يعني أم إيمان دارا وكو راغبي أصلاني أفرم ما يتخذه الإنسان معتمدا عليه إنسان شتيك بكاو بشتي بيو بسه بير كان ولا أصحابي في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم أو جنگ لقال مشركين قريشة مالو منالو سروتو خزميان همو لنا قريشة أما رجعتون شمشيرين على الكشاو برابر بقريش رب العالمين نهيان لأكا كهيج مجالك يام ونهيالته وكبيوانديك جورك لوليجا لبيواندي للكافران هبه بشكم خزمة كان ما بارزابن قصة حاطبي كري بلتعاهم بستومانا كاتك في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم وستي هجرتك وستي هيرشك وفتح مكبك يكيك لو كساني كنامين وسيبوا قريش آقادارك أمها ولا برزي يكيك شاهديني بدر أو أنك لبدر بجداريان كله ناميك نسيبوا مشركين كأجاتنا أخوتنا كوكنا في غمر إخوة صلى الله عليه وسلم هجمت أبوك زور نزيق بوي أمها والله إزاني زور نزيق ولا في غمر صلى الله عليه وسلم حتى ماريا خزاني في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم لسردسي أو مسلمان بو خشكي ماريا شل لسردسي أو مسلمان بو هايك عظيم تعيك جورا بينما سيرك أم هلايا بۆ چووکە دوای پرسیاری لێ ئەکا خۆشەویستمان بۆچی ئەم کارت کردو
ئەڵە وەڵی هەموو کەس پشتی هەیە لەناو قوڕیشە منیش ویستم پشتێکمە بێ ئەمە پێوتێ وەلیجە هەوڵ بدەی لەناو کافرانە پشتێ بۆ خۆت دروستکە کاتێکە کە سنووری کافر و مسلمان جیا بۆتەوە دیقەت بدەن ئەم ئاەتە کەیەتە خوارەوە لە کۆتایی بابەتەکانی جیهادە لە سەرەتای جیهاتەوە ئەم نەهیە نییە بۆچی ئەم نەهیە نییە چونکە لە سەرەتاوە زۆر زەحمەت بوو ئەمە چەند مسلمان هەبوو لە ناو مەککەیە چەند کەس هەبوو خۆی داڵدا ئەدا بە کافر بەڵام لە دوایە کاتێک کە عیزەتی ئیسلام هات ئەم داڵدەدانە نامێن بۆی ئیبن القەیم ئەفەرمێ ئەگەر مسلمانان بەهێز بوون اینجا وەلیجە لەسەریان حرامە و بە هیچ شێوازێکی ڕەبط و عیلاقەیەکیان بە کافران و بێدینان نامێنێ ئەگەر لاواز بوون ئەو کاتە ممکنە خزمێکی پارێزگاری لێ بکە هەر وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مامێکی کە باپیری کە مامی کە هەندێک لە گەورەکانی قوڕیش پارێزگاریان لە پێغەمبەری خوا ئەکرد صلی الله عليه وسلم لێرە هەڕەشەیەک ئەکا رب العالمین والله خبير بما تعملون خوا جل جلاله خبيرە بەوەی کە ئەیکەن بە چاوتروکانێک بە نامەنووسینێک بە هەر شێوازێ وەلیجە لەگەڵ کافرانە دروستکەن خوا پێ عەلیمە و ئاگادارە خۆی خەبیرە ئاگاتان لێ بە ئیمانداران بۆیە مەیدانی تاقیکردنەوە زۆر سەخت وەرە دەست لە هەرچی شتە ببڕە لە پێناوی خۆیان جیهاد کە و پەیوەندێکی تند و تۆڵ لەگەڵ رب العالمینە و لەم ئیمتیحانە قورسا دەرچوو کە عرسانەکەم بابەتی جیهاد بە زمان ئاسانە بە زمان تەسەووڕ کە ئینسان لە واقعە ئەکەوێتە ناو مەیدانی جیهادەوە ئەو کاتە گرنگە بیر کەرەوە مەسە ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وآله وسلم هیچ پشتێکیان نییە لەسەر زەویە کەس نە فورس نە ڕۆم نە کەس کۆمەڵە مسلمانی ڕەش و ڕوت زۆریان بۆ هێنراوە رب العالمین ئەمریان پێکانەوە نە شمشێری خۆیان و جیهادەکەن بزان لەم کاتە تۆ کەیت بۆیە ئینسان جاری وە هەیە لەو ئەچێ داوای شەهادەتەکە داوای جیهادەکە کە کەوتە ناو مەیدانەکە و حەچی پێ ناکرد تەحس و پێشکی چۆن مەیدانە مەیدانێکی قەوی و بەهێزە تایبەت ئێستا ئەگەر ئوممەی ئیسلامی بیرکەنەوە بێتەوە سەر قاچی خۆی ئەگەر ئێستا خەلیفەی مسلمانان تەواجودی هەبێ بێتەوە سەر قاچەکانی خۆی ئومەت هەموو کافری دنیا سیرکەن هەر هەمووی دژی توێ هەرچی منافقە لەسەر زەویە دژی توێ هەمووی کۆ بۆتەوە لەسەر ئەهلی ئیسلام تەسەووڕ کە هەر هەمویان دشتن و تۆش بەرامبەر بە هەر هەمویان وەستاویتەوە ئەلەم کاتە ئیمتیحانەکە دەست پێ ئەکا ئایا لە ئیمتیحانەکە ناجح ئەبی یا ناجح نەبی لێرە کاتێک کە ئیمامی عەلی تەشریفی چۆن ناو مەککە و ئیعلانی کرد کە موشریکین تەواو نابێ بێنە ناو کەعبەوە ئیتر مەنعیان لێکرا بێنە ناو مزگەوتەوە چی تا دوایی عهد و پەیمانەکانیان هەڵەوەشێتەوە وتیان بە ئیمامی عەلی وتیان ئەی ئیمامی عەلی ئێوە بەس خراپەی ئێمەڵێن کاکە بڕە چاکەشمان بڵێن کافران تێقەت چاکەکانتان چییە تا بێڵێن تیان کوورە ئێمە ئەو تا تعمیری مزگەوتی حرامەکەینەوە و ئاو بە حەجاجەکان ئەدەین و خزمەتەکەین و ئێوە بۆ ئەمانە باز ناکەن رب العالمین ئاەتی ناردە خوارەوە فەرمووی ما كان للمشركين أن يعمروا مساجد الله كورا مشركين بويان نية مزقوتكان إخوة تعمير كانوا تعميري مزقوتكان بدو شواز تعمير بعبدايتي ودينداري تعمير بجوانكارين أو مزقوتكان هردو تعميرك فرموي بويان نية آية نفيك ما كان للمشركين أن يعمروا مساجد الله آية أخوة نهيا لأكا كوانكا أخوة نهي شمول كافرناك علماء فرمون نفي فخركان ليك أو فخريك أي كان بناي مسجد الحرام وبناي دروسكني مزقوته هيج سودك لي ورناقرن ما كان للمشركين أن يعمروا مساجد الله شاهدين على أنفسهم بالكفر باشا إنسان عملك تشاك عملك جوان كيو عمل الشاهدة لسلام ككافرة هو عملك عملك إسلامية أفرمي مشركين قريش كاتي كتعميري مزقوتيان أكرد كاتي عبداتيان كل مسجدي حرامة همو أما كأيان كل بنايا بتيان أبرس بوي أفرمي حتى تعميركش كأي كان أتم بتكان سر بتكان رككن شاهدين على أنفسهم بالكفر شاهدي أدن بكفر لسر نفسي خويان تعميركش يان بريتي لو
أولئك حبطت أعمالهم ئەوانە هەرچی کردەوەیان هەڵوەشاوەتەوە لەبەرەوەی مشریکن هەرچی کردەوە بکەن هەڵەوەشێتەوە هیچ بەریان بۆ ناگرێ حەبتی عەمەل یعنی هەڵوەشاننەوە بێنە پێشاوی خۆت کەسێک شتێکی دووری بێ دەنکە تەقەڵەکان هەڵوەشێنێتەوە کە ئەنەما ئەمانە شتانێکیان کردو شتەکانیان ممکنە جوان بێ بەڵام حەبطت ئەعمالهم وفي النار هم خالدون لەناو ئاگرا دەوامیان هەیە و لە دنیاشە هەڵوەشاوەتەوە هیچیان بۆ نەنووسرا ئەم ئایەتە دەلیلە لەسەر ئەوەی کافر و بێدین هەر کارێکی چاکە بکە هیچ ئەجرێکی لەسەر وەرناگرێت چونکە ئەجر بە دڵە ئەجر بە نیەت کافرانی دنیا بێن منەظەماتی خەیری جیهانیان هەبێ و نازانم چی ئەم ناوانە یەک دەنکە ئەجریان بۆ نانووسرا ئەجر بۆ کەسی ئیماندار ئەنووسرا فەضیلەت بۆ ئینسانی ئیماندار ئەنووسرا لێرەوە دەواازەیە بۆ ئێمە ئەکرێتەوە خصوصیەتی ئینسانی ئیماندار یعنی تەسەوەر کە تۆی ئیمانداری ئەهلی مزگەوت تایبەتمەندیت هەیە لای ڕەب العالەمین هەر کردەوەیەکەی بۆ تۆ تۆمارەکرێ کەسەکەی تر هەمان کردەوەی تۆ لەوچێت لە تۆ جوانتریشی بکە بۆی نانووسرێ ئەی باشە ئەم کەسە کردەوەکەی چاکە لە فەرمایشتا هاتووە کە کردەوەی چاک وەلەو کانە بچووک بێ ئینسانێک کە کردی ئیلا لە دنیا پاداشتەکەی وەرەگری بۆیە کچێکی عەدی کچێکی حاتەمی طەیبا بڵێن کچێکی گیرا لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا ڕەسوڵ الله ئازادم کە من کچی پیاوێکم خواردنی ئەدا بە هەژاران هەر لێ قەوماوەکانی بەسەر ئەکردەوە ئەوە زۆری وت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەمانە ئیشی ئیماندارانن مادام باوکی بۆ شێوازە بۆ ئازادی کرد خۆ باوکی مشریک بوو کچەکەش مشریک بوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم حرمەتەن بۆ ئەو چاکانەی لە دنیایە تەعاملی لەگەڵا کرد بۆیە ئەگەر کافرێکمان بینی چاکەی ئەکرد بە ئەندازی چاکانی چاکەی لەگەڵا ئەکەینەوە بەڵام ئایا چاکان لای خوا قبوڵەکرێ لای خوا قبوڵ ناکرێ بابەتەکە بابەتی ئەوەیە کە لای ڕەب العالەمین هیچی دەستگیر نابێ حەبیطەت ئەعمالهم هەموو هەڵوەشاوەتەوە بەڵام لە دنیایە ئایا مامەڵەی ئێمە چۆن ئەبێ چونکە ئێمە کافران چۆن مامەڵەیان لەگەڵا ئەکەین خوا جیای کردوێتەوە کافرێک جەنگی لەگەڵ تۆیا کردووە کافرێک جەنگی نەکردووە کافرێک چاکەت لەگەڵاکە کافرێک نایکە هەموومان حسابە بۆیە لە مێژووی دەوڵەتی ئیسلامی ئەگەر سەیرەکەی لە زمانی ئومەویەکانە ئەوانەی کە دەواوینیان ئەبر بەڕێوە کەمینەیەکی کەمیان موسڵمان بوون غێرە موسڵمان بوون دەواوینەکانیان ئەبر بەڕێوە عەبد و جاریەکان زۆرێکیان موسڵمان نەبوون لە ماڵە موسڵمانەکان نبوون کارە خەیریەکانیان لێ قبوڵە کرا کارە جوانەکانیان لێ وەرەگیر لە دنیایە مامەڵە لەگەڵ جوانیەکانە ئەکرێ لە ئاخرەتە لای ڕەب العالەمین ئەو جوانیانە هیچی جوانی نین بۆ کەسی کافر هیچیانی لێ قبوڵ ناکرێ ئەی کێ مزگەوت ئاوەدانەکات أي كم مزقوا تعميرك أفرمي إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وركسيك تعميري مزقوتي في أكري وآودان أتواني آوداني كاتو تشما دي تشما معنوي أبي إيماني بخواها أبي إيماني بالروج دوائي هبي عزيزانم يك مسألة هي زور قرنجا القرآن زور طبعا عقيدة قرآني زور تايبته هەمیشە لە قورئانە دوو بابەتی ڕوکنی عەقیدە لە پەنایەکە دائن و دوو ڕوکنی ئیسلامیش لە پەنایەکە دائنێ لە قورئانە بە درێژایی ئەو هایە ئیمان بەخوا و بە ڕۆژی دوایی دائیمە لە پەنایەکە ئەهێنە سبحان الله عولەما ئەفەرمون هەموو ئینسانەکان کە عەبدایەتیەکەن لەبەر دوو شتێک یا لەبەر خۆشەویستی خوا یا ترسی ئاگر بۆی ئەم دوانە ڕەنگدانەوەی لە هەموو ئەخلاقی ئینسانەکە ئەبێ بۆیە دائیمە لە مەسەلەی عەقیدە کە تۆ تەثبیتی عەقیدە بۆ بەرامبەرەکان ئەم دوو خاڵە زۆر گرنگە زۆر گرنگی پێ بدرێ کەسێک ئەوێت بێت موسڵمان بێ ئێمە جارە بێن باسی مەلائیکەی بۆ بکەین ناکرێ ئەبێت لەم دوانەوە دەست پێ بکەین بێن بڵێ وەڵڵا ئیمانە بە قەزا و قەدەرە بێ هەر سەیری لێ تێکچ بڵێن بێ ئیمانە بە پێغەمبەران هەبێ عەلەیهیمو سەڵات وسەلام هەر نازانێ ئەی باشە پێغەمبەر کێیە چۆن ئەم دوانە ئیمان بەخوا دامەزراویەکەی زۆر گرنگە ئیمان بە ڕۆژی ئاخرەت ئەثەری ئەم دوانەیە لەسەر تۆ ڕەنگدانەوەی هەیە
هەندێک گوناه نایکەی لە ترسی ئاگر نایکەی، هەندێک گوناه شەرمەکەی لە خوا نایکەی. بۆیە ئەم دوو خەسڵەتە زۆر گرنگە لە ئینسانی موسڵمانە، بۆیە خوای گەورە هەمیشە پێکەوە باسیەکە. ئیمامی زەمەخشەری قسەیەکی هەیە ئەفەرمێ رب العالمین و ئالوسیش نەقڵی کردووە و نەسەفی و زۆرێکی تر نەقڵیان کردووە، ئەڵێ خوا جەل جەلالەهو لێرە باسی کرد إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. ئیمان بەخوا بە ڕۆژی خۆ باسی ئیمان بە پێغەمبەری نەکرد صلی الله عليه وسلم. باشە کەسێکی کافر ئەگەر وتی کاکە من ئیمانم بە محەممەد نییە صلی الله عليه وسلم، بەڵام ئیمانم بەخوا بە ڕۆژی دوایی هەیە، ئایا تعمیری مزگەوتی بۆ هەیە؟ فەرموون نەخێر. بدليل أو دواي أم آيات أفرمي وأقام الصلاة وآتى الزكاة. أو دو بشي إسلام بيك ودائما لقرآن باسكر إيمان بخوا بالرجي آخرت بيك لقال شيا لقال ركني نيجو ركني زكاة بيك أم دوانا لإسلام أم دوانا لإيمان لكوالله كان دائما بيك أم دوانا بوشي بيك أم دوانا بوشي بيك أم دوانا عرزم كردن دبرو كاري إنسان جولبو إنسان حركة لإنسان أم دوانا دروسيك إيمان بخوا وإيمان بالرجي دوائي. مسألة كاروباري جيان هموي بم دوانا أتشي برو چونکە ئەگەر ئینسان ئیقامەی نوێژی کرد بەو معنى کامیلەی کە لە دینە باس کراوە، ئەم کەسە ئەبێتە کەسێکی تەواو کامڵ لەناو کۆمەڵگەیە. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر لفحشاء ولا منكر ولا وانا دوورەکەوێتەوە هەمووی حەلەکە، بەڵام کێشەیەکەمە کێشەی اقتصاد نوێژ حەلی ناکە، کێشەی اقتصاد نوێژ حەلی ناکە. هەمیشەش دیقەت بدەن هەموو ئەو ئەنزیمانەی کە لەسەر زەویە هەن هەموویان کێشەی اقتصادیان هەیە، حتا ئەمڕۆ یعنی ئێستا لە جیهانە هەر دەوڵەتێ زۆر دەوڵەمەندە ئەوە تەحەکومەکە، پارە تەحەکومەکە، هێزی اقتصاد زۆر گەورەیە. بۆیە یەکسەر باسی زەکاتێک ئەم دوانە ئەم دوو ڕوکنە زۆر بەتایبەت باس کراوە. دەوڵەتی موسڵمان بەبێ زەکات دانامەزرێ، چۆن ئیسلامی کەسی تاک فرد بەبێ نوێژدا نامەزرێ، دەوڵەتیشی بەبێ زەکات دانامەزرێ. ئێمە طبعا فردمان هەیە، کۆمەڵگەمان هەیە، دەوڵەتمان هەیە. فرد ئەوە نوێژەکە دای ئەمەزرێنێ، کۆمەڵگە لەگەڵ دەوڵەتە زەکات دای ئەمەزرێن. ڕاستە مەواریدی دەوڵەتی ئیسلامی لە غەیری زەکاتیش هەیە، لە خەراج و لە ضەرائب و لە گومرگ و بە زمانی ئەمڕۆ زۆر شت هەیە لە دەوڵەتی ئیسلامیە کە پارە وەرئەگیرێت لە دەوڵەمەندەکان، لە ئەهلی ئەڕڵەکان، لە چی تا دوایی. بەڵام زەکات بڕبڕاگەی پشتی اقتصادی ئیسلامی. تصورکەن ئەگەر فرد بێنە سەر فەردێکی بەسیط لە ناو کۆمەڵگە، ئەگەر کاسب و تاجر بێ، بڕواکەن ئەگەر بەیتولماڵی موسڵمانان منەظەم بێ بە حیاتی ناترسی، بە مەیلی خۆی چه کاسبیەکە، بۆ ئەگەر زەرری کرد کەوت لە بەیتولماڵی موسڵمانان ئەیدرێتەوە، بۆیە قەت ناترسی. یعنی پشکێک لە زەکات بەو کەسانە ئەدرێکەوە غاریم و قەرزارە بن، هەموو ساڵە قەرزار بوو قەرزەکەی بۆ ئەدرێت. و ئینسان ناترسێت، جەری ئەبێ لە کار و کەسابەتە. ئێستا مەسەڵەن ئەترسی ئەڵێ ئەو تۆزە پارەم هەیە، باشە وا سەرفم کرد وا زەررم کرد، کەوتمەژێ قەرز خۆ دنیا دەرم نایەنێتەوە. ئەگەر دەوڵەتی موسڵمان هەبێ لەوە ناترسی. دەوڵەت خاوەنداری هەموو قەرزەکانەکە هەموو ساڵێک. بەمەرجێ زیادەڕەوی نەکرد بێ کەسەکە. طبعا زیادەڕەویکردن لە قەتڵە، زیادەڕەویکردن حتا ئەمە هەندێک جار حقوقی ئینسان هەیە لە دەوڵەتی ئیسلامیە لێ وەرەگیرێتەوە، کابرا حەقی کاسبی لێ ئەسەندێتەوە. سەفیهە نازانێت کاسبیکە، ئەمیری ئیمانداران حجر ئەخاتە سەری بۆی نییە هیچ کاسبی بە کڕین و فرۆشتن بکات، چونکە بە کەڵک نایە، بە کەڵکی بازار نایە. بەڵام ئەگەر کەسێکی ڕەشیدی عاقڵ چۆن ناو بازارەوە کاسبی کرد، زەرەری کرد، کەوت، پشتێکی هەیە کە بۆی قەرە بووکاتەوە کە زەکات. بۆیە ئەم دوو ڕوکنە دائیمە پێکەوەیێت. هەموو دەوڵەتداری ئێمە بەم دوو ڕوکنە جێبەجێ ئەکرێت، چونکە کێشەی اقتصادت نەما، کێشەکانی تر هەموو چارەسەرێ. هەموو بارەکانی دەوڵەتداری لە اقتصادە. بۆیەش هەمیشە گرفتی ئێستا دیقەت بدەن، هەرێمی کورسان دیقەت بدە، هەموو دووەلی جیهان دیقەت بدە، هەموو کێشەی اقتصاد لە اقتصادا چەنەی لە دوای، چونکە ئەگەر اقتصادە بەهێز بوو، لە ڕووی عەسکەریەوە بەهێزە بی، لە ڕووی سناعی عەسکەریەوە بەهێزە بی، وردەوە ئەڕۆی. بەڵام اقتصادێک کاول بوو کاولی. بۆیە زۆر کات چەند وتارێکا باسم کردووە کە دوو فئە بە اقتصاد زۆر پێشکەوت، یەهود و شیعە. ئەهلی سونە بە اقتصاد زۆر لە دواوە، ئەوەندەیان پێوتراوە زوهدێ هەبێ و ئەوە، یعنی وای لێ هاتووە کابرا ئەڵێ با 2 دینارم هەبێ، سێم جارێک بە گەنجێکم وتمەرە
ڕۆڵەوە دوکانەوە بۆچی دوانی وەڕوان ناکەێتی ماوەسا من بەسمە تماخە تۆ بەستە بەڵام خەڵک بەسی نییە ئینسان کاسی بۆ خۆی ناکە کەسی مسلمان بۆ خێ غێری خۆیەکە وی نابێ بوەستێ حرەکەی تیجاری بەردەوام ئەبێ خەریک بێ وی ئەم دوو خاڵە مەسئلەی زەکات و نوێژ تەواو قیوامی ئینسانیەتە ئیمان ئیسلامی تۆ بە نوێژ ئەوەستێ عەمودەکەی ئیسلامە و دەوڵەتی تۆ بە زەکات ئەوەستێ بەو ئینفاق و بەخشیشانەیە کە ئینسانی مسلمان ئەی بەخشێ لە پێناوی خۆی و دەوڵەت پێ ئەوەستێ بۆیە ئەفەرمێ چێ تەعمیری مزگەوتەکە چێ ئەو کەسێک کە یەتە ناو مزگەوتەوە تەعمیری معنەوی ئەکە نوێژ و تاعەت و عەبدایەتیەکە چێ ئەبێ ئەم دوو صیفەتە لە ئیمانی هەبێ ئەم دوو صیفەتەش هەبێ لە مەسەلەی ئیسلامیە لە ئیمانەکە ئیمان بەخوا و بە ڕۆژی ئاخرەت باش لە دڵیا چەسپی بێ لە مەسەلەی ئیسلامەکەشیە زۆر ئاگای لە نوێژ و لە زەکاتی بێ ئەم دوانە لە غەیری ئەمانە پێنجەم خاڵباسە کە ڕەب العالەمین ئەفەرمێ وەلەم یەخشە ئیلا الله نابێ لە غەیری خوا بترسێ اینجا تەعمیری مزگەوتی پێکرد چ مادی چ معنەوی وەلەم یەخشە ئیلا الله يعني ئەم کەسە کە تەعمیری خوا بە ئینەمایە طبعا ئینەما بۆ حەسرە يعني تەنها ئەمەی ئەم صیفەتانەی تیابێ ئەتوانێت تەعمیری مزگەوت بکە ئیمان بەخوا ئیمان بە ڕۆژی ئاخرەت نوێژ زەکات وەلەم یەخشە ئیلا الله تەنها لە ڕەب العالەمین بترسێ و ترسێکی تر لە قەلب و دڵیان نەبێ لە مەسەلەی خەشیەتە خەشیەت عیبادەتێکی قەلبیە برایانم عیبادەتێکی قەلبیە لە دڵی ئینسانایە ئایا خەشیەت کامەیە ئایا ترس ئەمەیە کە من مەسەلەن لە کارەبا نەترسم لە شێر نەترسم لە هەرچیشتە ئەمە پێکاتە جورئەت نە طبعا ترسی ئەومان هەیە طبیعیمان هەیە کە ئینسان ئەبێ بترسێ ئەبێ لە کارەبا بترسی کە نەتگرێ طبیعیە لە شێرێک ئەترسی پەلامارەدا حاڵێکی طبیعیە ئەمە ئینسان لەسەری گوناهبار نابێ ئەو خەشیەتە کە تۆ لە کردەوەی چاک دوور خاتەوە ئەو خەشیەتە کە تۆ پاڵ بە تۆ ئەنێ بۆ کردەوەی باش ئەو خەشیەتە نابێت لە هیچ شتێکە بێ لە خوا نەبێ جەل جەلالوه ترسان لەو مەسئلە بە هیچ شێوازێک نییە وەڵا ترسم هەیە لەوەی ئەگەر بێم لە مزگەوتان نوێژکەم لەوە چێ بمگرن وەرە نوێژەکە جێبەجێکە لە کێ ترسی ئەزانی کەون و کائینات هەموو لەگەڵ تۆیان نوێژەکە ساغ بە ساغ وەلەم یەخشە ئیلا الله تصور کە کەسی مسلمان حتا ترسانی هەبێ جار بەجار بەرەو دووە ئەگەڕێت دوو شە هەیە گرنگە وشەی خەشیەت و خەوف خەشیەت لەگەڵ تەعزیمایە خەوف طبیعیە هەردووشیان عیبادەتی قەلبن بۆ نمونە من لە کارەبا پێڵەم خەوف کە لێ ئەترسم پێ ناڵم خەشیەت تۆ لە باوکت ئەترسی پێوترێ خەشیەت بۆ چکە بە گەورەی ئەزانی بە ڕێزەوە سەیریەکە تو لێشی ئەترسی وێ پێوتێ خەشیەت ئەڵێن خەشیەتێ لەگەڵ خوایە هەبێ ینی بە عەزیمی بزانە و لێشی بترس جارێک لە زانکۆ تەڵەبەیەک پرسیاری لێ کردم وتی ماوەسا ئەکرێ خۆشەویستی و ترس لە دڵا کۆ بێتەوە وتم بەڵێ ئەوە ناوی لێ ئەنێن خەشیەت بەڵێ لە خوا ئەترسین جەل جەلالوه وە خۆشیشمانەوێ باوکو دایکە زۆر خۆشەوێ لەگەڵ ئەوەشە زۆر خەشیەتە هەیە بەرامبەریان نا کەسایەتی خۆتت زۆر خۆشەوێ بەڵام خەشیەتیش هەیە لە دەستدانی زۆر ئەترسی ئەو پێوتێ خەشیەت واتە خەشیەت شتەکە بە عەزیم و گەورە ئەزانی و لەو کاتەشا لێشی ئەترسی بۆیە وەلەم یەخشە ئیلا الله ئینسانی مسلمان خەوفی طبیعی ممکنە هەبێ زۆر طبیعیە ئینسان جاری وایە وا سیر مەکەن ئەمڕۆ مەسەن لە کوردستان بە مەیلی خۆمانیێنە نوێژ و ئەڕۆینەوە و بڕواکەن زەمەنی وایە بەسەر مسلمانانە ناتوانانی بچیتە ناو مزگەوت لێت قەدەغەکرێ تەسەورەکەن لە لیبیایە کەسی ئەهلی ئەم مزگەوتە بۆی نەوچێتە مزگەوتێکی تر هەمووی کارتی هەبوو کارت بە کارتی خۆی نەبووە نەئەچوو بۆ مزگەوت ئەوە لەو مزگەوتە هەموو شتێ بنووسێ هەر ئێستا ینی تصور کە هەندێک عولەمای دینی هەن لە دووەلی عەرەبیە و لە سعودیە و لەکوێ حتا وەکو ئەمن موافقە نەکا بۆیان نێ بچن نوێژێکی جەماعەت کە تەواو ئەمە زەمن هەموو کاتێک ئەوە کراوە نییە بەرزی و نزمی زۆرە لەسەر زەویە هەموو کاتێک ئەم مەیدانی داعوە بانگەوازە نییە ئەنواع ڕۆژگاریەتە سەرەوە ئەو مزگەوت جوانانە ئەیبینی لەوە چ ڕۆژە بێ نەتوانین دەرگای دانەیەکیان بکەینەوە زۆر طبیعی کافر و بێدین بەهێز بوو هەموو شتێکی لێ قەدەغەکە کە لاوازیش بوو دەست شلەکە ئەوە واقعەکە
حتى توانای هەبێ و دەسەڵاتی هەبێ بینەقاقە دەگرێت نایهێڵە مەجالت نادات حتا وەکو دەسەڵاتیش نەبوو پاشە کشە ئەکە بۆیە وەلەم یەخشە ئیلا الله کێیە و کەسێک تەعمیری مزگەوت ئەکات ئیمانی هەیە بەخوا بە ڕۆژی ئاخرەت نوێژەکەی جێبەجێ ئەکات زەکاتی لە خەشیەتی نییە بە هیچ شێوازێک ئیلا بۆ خوا نەبێ جل جلاله فعسى أولئك أن يكونوا من المهتدين طبعا عسى لزمان عربية بو الرجاية بس لكوا خوا جل جلاله بكاري هنا الرجاء يعني أميد وايا أم كسانة بس مهتد بن يعني هداية دراوبن إمامي نسفي أفرمي هداية دراوبن بو بهشت الرجاء بهشت يعني بو كرابته خوا هداية دابن برو يبرون وشيء عسى خوا بكاري هنا لبروي الرحمي أو اندزور بو التحقيقة كفرمي الرجاء وايا أمانة لمهتدين يعني بالتحقيق والتأكيد أمانة مهتد شكر الرجاء للرحمة خوايا جل جلاله جيجينا بيته أجر رب العالمين بلا الرجاء ويا بو كسك حتما عفو يكردو أجر بعبد العبد كان بلا عبد الرجاء ويا عفوتكم إلا عفو يكردو دوبا بد أمره لخزمتنا باسم كردو ببي امتحان لم جانا درناتين بخوا ئێمە ئەهلی مزگەوت ئەبێ ئەم پێنج سیفەتەمان زۆر و باشی لە خۆمانە جێبەجێ کرد ئیمان بەخوا بە ڕۆژی ئاخرەت دەرکەوتنی ثەمەڕەکانی لە تۆیە نوێژکردن و زەکاتدان و دەرکەوتنی ثەمەڕەکان وەلەم یەخشە ئیلا الله کۆتا خاڵ کە ئەو سیفەتە کە زۆر بە وازحی دەرئەخا ئەویش ئەوەیە خەشیەتێ لە هیچ کەسێک نەبێ بە تەعظیمەوە ئیلا لە زەئەتی پاکی پەروەردگار نەبێ واتە عەبدایەتیەکان زۆر بە ئیخلاسەوە جێبەجێ کرد ديتا مزقوت تعميري مزقوت كي نيوجا كي طاعت إخلاص النبي فوتاي دي أجر أمانتك رجاء وايا يقين وايا كتو كسيكي لو كساني كمهتدي برو بهشت درجة كاني بهشت بو أكريته برو بيري أرو تصور كان لما سلي بهشتا وتقسم لخزمتنا إنساني مسلمان كأشيته بهشتوا الرجاي بهشت من أسبو روشن بوتوا إنه بهشت أزانين هر كسي إيمان دار شو إنه بهشتوا عرفها لهم خوي جورك كأنما بيشتر أم كسباج أم شويني ناسي وبوي تعريف كرا وتشاك أجر كسي بحياتي نهات بتمزجوتي شافعي كسك بيبل كاك أشيته مزجوتي شافعي دو درجاي هي درجايكي جوري هي درجايكي بتشوكي هي درجا جورة كلا بشتي قبلة ويا كأشيته جورو سيا درجاي حوشيكي جوان أبيني لمبرو أو بروا هندك تواليت ومرافقي الصحي لخوارو أبيني وكسي مسافر أتواني لو نبي ورده ودبشي تسروا قادر ميك أبيني حجرة أبيني كوم الله فقيه جوان أبيني إيتنها مزجوتوا شويني دزنيش بلاي الراستا برو قادر ما يبلاي شبان نرى يكون أو أشياء والسربان درجاي كي سياتاك أو إنا وراسيان أو أشي تجو كأشي دو شوار بايتيا محرابي كيتيا مكتبي كيتيا بوش فرشكي بوش يوازه تو نهاتوي بلا آتشا نقين إيزان والله أو بهشتا كأولئك هم المهتدون أو أنا مهتد من برو الرجاي بهشت رب العالمين عرفها لهم كشويت الناو بهشت وغريب نيت غريب هم مشتكي ناو بهشت زين ئێمە ئیماندار یەکێک لە ئاواتەکانی ناخمان ئەوەی ئەو خوایی کە لێرە پەرستنی بۆ ئەکەین لەناو بەهەشتا بە چاوی سەر چۆن مانگ ئەبینین ئەوە بیبینین کە لە فەرمایشتی صحیحە هاتوو هەر یەکێک لە ئێمە تەمەنای ئەو ڕۆژە ئەکا کە بچێتە ناو بەهەشتەوە و عەرەفەها لەهم هەموو شتێکی ناو بەهەشت بزانێ و لەگەڵ ئەوەشە بە لیقای رب العالمین شاد بێ خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە داوات لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت كرم يخود بسرمان أبو بارين خويا جان لو امتحاناني كلام دنيا يتبردس من خويا ناجح مانك سركوتو مانك إلهي ما من جرى لو كساني زمانك دريجو لكاتي تاقي كرنواش كس خواردو يا رب العالمين خويا بهيز مانك دال ضمن بدا يا أكرم الأكرمين
خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بمان گێڕە لەو کەسانەی کە ماڵەکانی تۆ ئاوەدان ئەکەینەوە لەسەر زەویە ئیمان لە دڵمانە بچەسپێنە ئیمان بە ئاخرەت لە دڵمانە بچەسپێنە بمان گێڕە لەو کەسانەی نوێژێکی سادقانە لە بەردەم تۆیە ئەکەن زەکات و بەخشێکی سادقانە ئەکەن بمان گێڕە لەو کەسانی خەشیەتێک لە دڵیانە نیە تەنها خەشیەتی تۆ نەبێ بمان گێڕە لەو کەسانەی کە هیدایەتیان ئەدەی بەرەو بەهشت یا ئەکرەم الئەکرەمین خۆی گیان داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر جەم گوناهەکانمان ببورە گوناهێ لەمەوە پێشکردومان عەفومان کە گوناهێ لەمەوە دووە ئەیکەین و فریای تەوبە ناکەوێن عەفومان کە یا ئیلاهی ئازارەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر زۆرە هەموو کافرانی جیهان کۆبوونەتەوە لەسەر ئەم ئومەتە یا ئیلاهی خۆت بەهانامانەوە وەرە دڵمان یەکخە ماڵمان یەکخە یەک ڕیزمان کە بەهێزمان کە سەرمان خە بەسەر کافران و بێدینانە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەر ئەم ئومەتا ببارێنە ئارامی خۆت بەسەر ئەم ئومەتا ببارێنە ڕزقی حەڵاڵ بەسەر ئەم ئومەتا ببارێنە یا ئیلاهی داوان لێ ئەکەین بازاڕەکانمان پڕ ڕزقی حەڵاڵ کە یا رب العالمین خوای گیان داوان لێ ئەکەین ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕزقی حەڵاڵ بەسەریا ببارێنە اقتصادی بەهێز کە یا ئیلاهی بەهێزمان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوان لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە لە گوناهی خزمەکانمان ببورە لە گوناهی ناسیاوەکانمان ببورە لە گوناهی ڕەفیق و هاوڵمان ببورە لە گوناهی دراوسەکانمان ببورە لە گوناهی ئەهلی مزگەوتمان ببورە یا ئیلاهی داوان لێ ئەکەین لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە لە گوناهی خۆشەویستەکانمان ببورە خوایە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە خوایە هەر ئیماندارێک لەم سەرزەویە لە سەرەتای ئەم ئومەتە تا کۆتایی ئەم ئومەتە لە هەر سوچ و قوشبنێکە بە هەر زمان و ڕەنگێک یا ئیلاهی داوان لێ ئەکەین لە هەمویان ببورە سەتریان کە ڕەفعی دەرەجاتیان کە بەرزیان کەرەوە یا ئیلاهی تۆ ئەکرەم الئەکرەمینی تۆ ئەرحەم الراحیمینی بەهانەمانە وەرە و عەفومان کە یا رب العالمین خۆی داوات لێ ئەکەین گرفتەکانی دنیامان چارەسەرکە ئەوەی چاکە لە دنیا پێمان عەتاک ئەوەی خراپە پەنامان بدە لێی یا ئیلاهی ئێمە لە بەرخاتی تو ئەم شەوەمان زیندوو کردەوە تو گەورەی خۆت گۆڕەکانمان زیندوو کەرەوە ماڵەکانمان زیندوو کەرەوە دڵمان زیندوو کەرەوە خۆی بۆ خاتی گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت لێمان قبول کە یا رب العالمین لێمان ڕازی بە یا ئەکرەم الئەکرەمین خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کەلیماتانەمان لێ قبول کە ئەم کەلیماتانەی گوێمان لێبوو لێمان قبول کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی و کەڕەمی خۆت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خوای سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە ئەصحابی رسول الله صلی الله عليه وسلم خوای سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە ئەولیا و عابدین و عولەمای ئەم ئومەتە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەم دوعانەمان قبول کە خوای ئەم دوعانەمان قبول کە خوای ئەم دوعانەمان قبول کە ئامین ئامین والحەمد لله رب العالمین